If he old and he can't run, then he needs to be outside. You can't run, don't be in there. چۆن لە کاتێککە کوڕەکانتان ئێستا لێرە من بەڵێن دەدەم کە یەکێتی نوێ بڕیاری داوە کە شێوازی سیاسەتکردنی لە هەرێمی کوردستان بگۆڕدرێ بەو شێوازە تەقلیدیە نەبێت کە لە چەند ساڵی ڕابردوو کردومانە چەقی ململانەی سیاسیمان بینەوە شاری هەولێر لە کاتێکا حکومەت لێرەیە لە کاتێکا پەرلەمان لێرەیە لە کاتێکان نوێنەرانی هەموو وڵاتەکان لێرەن چەقی ململانەی سیاسی دەبێت لە شاری هەولێر بێت ململانەی سیاسی دەبێت لە دهۆک و لە زاخۆ بێ ناکرێکی ترێمە لە سلێمانی دانیشین و چاوەڕوانی ئەوە بکەین کادیرەکانمان کە سوکاری شەیدەکانمان شەڕە سیاسیەکەمان بۆ بکەن نەخێ من لێرە و بەڵێنتان پێدەدەم کە ئێمە بڕیارمان داوە بگەڕێینەوە بەهێزەوە بگەڕێینەوە بە پشتیوانی ئێوە و خەڵکی هەولێر بگەڕێینەوە هەولێر و ململانەی سیاسی خۆمان مەدەنی خۆمان لێرە لە شاری هەولێر بکەین و ئامادەش نین نەزاخۆ نەدهۆک نە هەولێر چۆکەین بۆ هیچ کەسێک بۆیە دەمەوێت دڵنیابن ئەمەش بە پشتیوانی ئێوە دەکەین چکە ئێوە لە هەموو قۆناغە سەختەکاندا هەر کاتێک یەکێتی کەوتۆتە مەترسیەوە لەبەرەوەی خوێنتان بۆ داوە بۆ خۆتان بە خوێنی ڕۆڵەکانی ئێوە گەیشتوینە ئێرە هەمیشە وەکو قەڵایەک وەکو پۆڵا لە پشت یەکێتەکەتان وەستاون و خۆشحاڵم کە ئەمڕۆ دەبینم یەکێتیمان لەو هەموو مەترسیە گەورەی لە 12 ساڵی ڕابردوو پەڕاندەوە و بە سەلامەتی گەیاندمانە کۆنگرەوە لە کۆنگرەش بە سەلامەتی لی دەرچوون لەم ڕۆ بەدواوە ئێوە دەبێت چاوەڕوانی شتی گەورە من لە یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی کە سوکاری شەیدان کە من دەزانم لەوانەیە یەکێتی نیشتمانی کوردستان لە ساڵانی ڕابردوو نەپڕژابێتە سەرەوەی کە خزمەتی کە سوکارەکەی بکە خزمەتی کە سوکاری شەیدان بکا وەکو پێویست بەوەی ئەو کێشانەی هەمان بووە بەڵام هەر ئەمڕۆ کردنەوەی ئەم قوتابخانەیە کە شتێکی زۆر بچووکە لە چاو خزمەتێک کە دەبا ئێمە بمان کرد با بۆ ئەم هەموو ماڵە شەیدەی کە لێرەن
وەکو باسم کرد بە خوێنی ڕۆڵەکانی ئەوانم هەولێرە ئازاد کرا خزمەتێکی زۆر کەمە بەڵام دەستپێکێکە و بەشێکە لەو بەڵێنانەی کە بە خۆمان داوە بە ئێوەی دەدەین کە ئەو خەڵکە دڵسۆزەی کە لە پشتی یەکێتی وەستاوە ئەو خەڵکە دڵسۆزەی کە خوێنی بەخشیوە بۆ یەکێتی لەوانەوە دەست پێ بکەین و دڵیان ئاشکەینەوە و خزمەتی مناڵە شەهیدەکانمان بکەین و یەکێتی تەنها بە ئێوەمانانەوە ماوە چونکە هەر حیزبێکی تر بە ئەوەی بەسەر یەکێتیات ئێوەمانانی لە پشت نەبا دڵنیا بوون ئێستا یەکێتی پاشەکشەی کردبوو بۆیە دووبارە لەم سەربەرزم لە شاری هەولێر لەبەردەم ئێوەی خۆشەویست ئەم هەنگاوەمان دەست پێ کردووە و هەر لێرە شەو بەڵێن دەدەم دوێنێ لای پێشمەرگەدێرینەکان باسمان کرد چونکە باسییان کرد کە کەرتی تەندروستی لێرە وەکو پێویست نییە خەستەخانەی شۆڕش لێرە تەواجودی نییە و پێشمەرگەی دێرین کە سوکاری شەهید مەجبورە یاد بێت بۆ سلێمانی یاخود لێرە بە پارە لە خەستەخانەکان چارەسەری خۆی بکا بۆیە هەر دوێنێ بەڵێنماندا هەر لێرە لەم گەڕەکە بنکەیەکی تەندروستی گەورە بکەینەوە لە دوای تەوابوونی ئەم قوتابخانەیە و پارەکەشی بۆ تەرخانکراوە بۆی کە سوکاری شەهیدان پێشمەرگە دێرینەکان هەڵتەک هەڵتەک پێویستیان بەوە نەبێ بێن بۆ سلێمانی هەر کاتێک نەخۆشێکیانەیە پێویستی بە چارەسەرە ئەمە بەشێک دەبێت لە بیدایەتی خزمەتگوزاریەکانمان و ئەو بەڵێنانەی کە داومانە بە کە سوکاری شەهید بۆ یەکێتی هەر لە بیدایەتی کارەکانیەوە بە خزمەتی دڵسۆزەکانیەوە دەست پێ بکە نامێ زۆر سەرتان بێشێنم چونکە گەرمایە هەواڵان بەڵام دڵنیا بن وەکو باسم کرد چەقی ململانەی سیاسی دێتەوە هەولێر یەکێتی بە پشتیوانی ئێوە و کە سوکاری شەهیدان و پێشمەرگەدێرینەکان و کەمەندامانی سەنگەر و ئەو دڵسۆزانەی کە ڕۆژانێک بەشدار بوون لەم کاروانە بە پشتیوانی ئێوە دێتەوە هەولێر و دەبێت هەڵبژارنی داهاتوو ئەم یەکێتی ئێستا دەیبینن بەرەو ئاسمان ڕۆیش پێواومان لە ئاسمانەوە سەیری بکەن ئینشاءڵڵا داواتان لێ یەکەم دەزانم لەوانەیە گلەی و گازندتان زۆر بێ لێمان بەوەی وەی کە نەپڕژاینە سەر خزمەتکردنی زیاترتان لە ڕابردوو بەڵام داواتان لێ یەکەم ئەم 6-7 مانگە 6 مانگی چارە نووسازە هەم بۆ یەکێتەکەتان کە تازە لە دوای کۆنگرەی چوارەوە کەوتۆتە سەر پێی خۆی چۆن لە جاران هەر پشتیوانی سەرسەخت بوون بە گەرم و گورتر ئەوانەی کە عادز بوون ئاشتیان کەنەوە بە نای منەوە بەڵێنیان پێ بدەن کە ئێمە بڕیارمان داوە سەربازێکی بە ئەمەکی ئەم حیزبە بین و ئەو کاروانە کاروانی شەهیدان کە خوێنیان بۆ ڕۆشت و گەیاندیان ئێرە ئەم کاروانەی مە درێژە پێ بدەین تاو کاتێ هەموو ئاوانج و ئاواتەکانمان دێتە دی بۆیە خۆشەویستە من نامێت زۆر لە کاتان بگرم بەڵام وەکو بەڵێنماندا کە ئێمە دێنەوە هەولێر خۆمان هەم وەکو سەرۆکایەتی و هەر دوێنێ لە کۆڕکۆبنەوەکانمان بڕیارماندا کە یەک دوو مەکتەبی سەرەکی مەکتەبی پەیوەندیەکان مەکتەبی ڕێکخراوەکان و مەکتەبی تێکۆشەردێرینەکانیش بەشێکی بێتەوە لە شاری هەولێر بێ و ئەرکو واجبی مەکتەبی سیاسی بەشێک لە مەکتەبی سیاسی و هاوسەرۆکان تەواجودی بەردەوامیان هەبێ بۆی ئێمە غایب نەبین لەو هەموو ڕووداوی کە ڕوودەدا لە شاری هەولێر بەو هەموو وەفدەی کە سەردانی هەولێر دەکات ناتوانن بێنە سلێمانی گلەی لە کەس نەکەی لەمە گلەی لە خۆمان بکەکە خۆمان تەواجودمان هەبێ یەکێتی نیشتمانی کوردستان کێوێکە زۆر گەورەیە هەموو کەسێک ئامادەیە لەگەڵی دانیشێ هەموو کەسێک تامەزۆی ئەوەیە سەردانی بکە بەڵام گلەیەکە دەبێت لە خۆمان بێ لە ڕابردووکەرەمان کردووە دووبارە من خۆ بە شەرەفێکی گەورە دەزانم کە لە خزمەت ئێوەی خۆشەویستە ئامادەم و بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان و زۆر سپاس. ئێستاش بەردی بناغەی ئەو خوێندنگای کە بۆ گەڕەشی شەهیدان دروست دەکرێت لەلایەن هەڤاڵ لاهۆر شێخ زەنجیەوە دادەدرێت.
ئامادەبوانی خۆشەویست فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بروسکەیەکی پیرۆزبایی و دەستخۆشی بۆکردنەوەی ئەم خوێندنگەیە. لە بروسکەکەدا هاتووە بەڕێزان مای دڵخۆشیمانە کە ئەمڕۆ بله تماشاوانێژە و مەراسیما دانانابەرێ بنیاتی بوو بۆ خواندنگەهێکێ لە تاخی شەهیدên شۆڕەشانی لە باژارێ هەولێرێک و تێدا هەفت سەرۆکیەکەتیە نیشتیمانیا کوردستانێک و تارەکا کورد پێشکەش کرد. تێدا تەکەزی لە خزمەتکردنا زێدەتر یا ماڵباتên شەهیدان و کەسوکارên شەهیدان و پێشمەرگەیên دێرین کرد. هەروەسا تەکەس کرد و چەقێ خەباتە ململانێ و هەڤڕکیên سیاسیên یەکەتیە نیشتیمانیا کوردستانê ji هەولێر دهۆک زاخۆ لە هەمی دەڤەرên کوردستانê dest pê dikin و êdî êketî dibîte êketiya caran و vedigerîte senga caran.